لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله. وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. بەڕێزان خۆشحاڵم لەوانەی 105 لەوانەکانی تەفسیر قورئانی پیرۆز بێم و خزمەتتان بەمەبەستی ڕەزامەندی خوای گەورە و هیوادارم ئێوەی ئازیز سوودی لێوە بگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. وكذلك جعلناكم أمة وسطا لتكونوا شهداء على الناس ويكون الرسول عليكم شهيدا وما جعلنا القبلة التي كنت عليها إلا لنعلم من يتبع الرسول ممن ينقلب على عقبيه وإن كانت لكبيرة إلا على الذين هدى الله وما كان الله ليضيع إيمانكم إن الله بالناس لرؤوف رحيم. بەڵخۆشەویستان وکلوانەی ڕابردوو باسمان لە کەمێک لەو ئاتە کرد کەوا خوای گەورە دەفەرمێ وەکەذلك جعلناكم أمة وسطا کەواتە ئابە و شێوەیە وەکو فەرمانمان پێکردن کەوا ڕوو لە کەعبەی پیرۆز بکەن ئابە و شێوەیەش ئەنگۆمان جێڕە بە چاکترینی ئومەت و عەدالەتترینی ئومەتەکان تاوەکو ببنە شاهێد لەسەر خەڵکی و پێغەمبەری صلی الله عليه وسلم لەسەرتان ببتە شاهێد. جا لە دوای ئەوە دەفەرمی وما جعلنا القبلة التي كنت عليها إلا لنعلم من يتبع الرسول ممن ينقلب على عقبيه. کەواتە خوای گەورە ئەوجا لێرەدا تەکەی باز دەکات لەبەر چی مەسەلەی تەحویلی قیبلە، لەبەر چی لە سەرەتادا خوای گەورە فەرمانیان پێ دەکات کەوا فەرمان بە پێغەمبەر دەکات صلی الله عليه وسلم لەگەڵ ئیمانداران کەوا لە سەرەتادا ڕوو لە بەیت المەقدس بکەن دواتر ڕوو لە کەعبەی پیرۆز بکەن. دەفەرمی وما جعلنا القبلة التي كنت عليها وما نكر كوا بيشترك لسر قبليك بوي كوا بيت المقدس بو باشان كتحويل ما كردي تنها لبأوي نبي لنعلم من يتبع الرسول مما ينقلب وكو أو عليك ومتبعي تون الليك دياب ابنه تشي بفعلي متبعي بيغمبر صلى الله عليه وسلم تشي هل دقريتوا تشي هل دقريتوا لبو دواوا كواتا لما سليت تحويل قبلة ابتلاء واختبار بو تاقي كرنوا بو خوای گەورە لە سەرەتادا فەرمانی پێکردن ڕوو لە بەیت المەقدس بکەن پاشان ئەو جا فەرمانی پێکردن ڕوو لە کەعبەی پیرۆز بکەن ئیتر ئەو حکمە باقی هەتا ڕۆژی قیامەتێ. لە خلالی تەحویلی قبلە خەڵکی بەدیار دەکەون چی بەدیار دەکەون چی بە فعلی تەسلیمی خوای گەورە دەبیتن چێ بە فعلی هەڵدەگەڕێتەوە. مسلمانی ڕاستەقینە وەکو گوتمان وەکو ئەو صحابانەی کەوا لە لەوانەکانی ڕابردوو باسمان کرد کاتێک کەوا تەنها خەبەریان پێگەشت کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمانی پێکرا ڕوو لە کەعبەی پیرۆز بکات لە ناو نوێژدا بوون لە ڕکوعدا بوون کە ئەو خەبەریان پێگەشت سەریان بەرز نەکردەوە یەکسەر لە ڕکوعدا تەحویلی ڕووگەی خۆیان کرد و ڕوویان لە کەعبەی پیرۆز کرد. ئەوە ئەو مسلمانەیەکەوە تەسلیمی فەرمانی خوای گەورە بووە، ئەوە ئەو مسلمانەیەکەوە فعلا متبعی رسول الله صلی الله عليه وسلم. خوای گەورە ئەوەی دەوێ، خوای گەورە ئەو بەندایەتی لە ئێمە دەوێ، ئەو ئیتیباعی لە بۆ پێغەمبەرەکەی دەوێ صلی الله عليه وسلم. بەڵام کەسانێکیش کاتێکەوە بە خۆیان ئیمان لەرزۆکن، کاتێکەوە بە خۆیان لە هەنجەتدان، کاتێک کە قەزەیەکی وا دێتە پێشەوە ينقلب على عقبيه هەڵدەگەڕێتەوە کەواتە موقفی ئیمانداران ئەوەیە هەر فەرمانێک لە ناخوای گەورە بێ، فەرمانێکی شەرعی وەکو تەحویل قیبلە، فەرمانێکی قەدەری وەکو بەلا مصیبەت و هەر تاقیکردنەوەکەوە بەسەری بێ بەو پەڕی سینجی فراوان وەری دەگری و دەڵێ سەمیعنا وەئەطەعنا. ئەگەر پێشی ناخۆش بی، ئەگەر بەدڵی ویژ نەبی، ئەو بەندەیە عەبدە پێویستە ملکەچی لە بە خوای گەورە بنوێنی لەبەرەوەی لە ئەساسەوە یەقینی وایە ئەو خوای سوبحانەهو وتەعالا هەموو کارەکانی پڕ لە حیکمەتە ئەگەر ئەم نیشتەی نەگەم. کەواتە زۆر مهم وەکو هەندێک لە زانایان زۆر جوان دەفەرمون کەواتە بەندەی ڕاستەقینە ئەو هایە بڵێ یا ڕەبی ئەگەر هەر ڕۆژێ فەرمانم پێ بکەی ڕوو لە قیبلەیەک بکەم خوایە ئامادەم، نەک تەنها یەکجار تەحویلی قیبلە، ئەگەر هەر ڕۆژێ فەرمانم پێ بکەی ڕوو لە قیبلەیەک بکەم ئامادەم یا ڕەبی. کەواتە ئەوە بەندایەتە لە بە خوا سوبحانەهو وتەعالا، ئەوە بەندایەتیە. ئیتر لێرەدا
پێش وەکووتما ئەو لە نەتیجەی ئەو تەحویل بڵێ خەڵکی لێک جیابوونەوە سنەتی خوای گەورەش ئەوەیە ما كان الله ليذر المؤمنين على ما أنتم عليه حتى يميز الخبيث من الطيب وكل سورة آل عمران باز دكاتن كوات السنة خوای گەورە ئەوەیە کەوا بەندەکانی تاقید انواعی تاقیدنەوە تاوەکو خەبیث و طیب پاک و پیس لێک جیابیتەوە ئیمانداری ڕاستەقینە لەگەڵ ئیمانداری درۆزن لێک جیاب ببنەوە ئەوە معلومە ئەوە شێک لە تاقیکردنەوەکانە جا لێرەدا یەک شت هەیە لێرە کە پێویستی زۆر بەڕوونکردنەوە هەیە ئیلا لنعلەمە خوای گەورە تاوەکو بزانین چێک ئیتیباعی پێغەمبەر دەکات صلی الله علیه وسلم چێشە ينقلب على عقبيه لو خوای گەورە پێش ئەوە نازانی ئەدی باش ئەمە قەناعەت و یەقینمان بەوەی نییە کە خوای گەورە سبحانه وتعالى عالم الغیب والشهادەیە خوای گەورە کە العەلیمە یەک لە ناو پیرۆزەکانی يعلم خائنة الأعين وما تخفي الصدور خوای گەورە سبحانه وتعالى وەکو لە شەرحی ناوی پیرۆزی العەلیم هاتیە کەوا خوای گەورە ئاگادارە بە هەموو شتەکانی ڕابردوو ئاگادارە بەو شتانی ئێستا ڕوودا بە شاراوە و بە نهێنی و بە ئاشکرا و هەروە ئاگادارە بەوەی لە داهاتووش دێ خوای گەورە ئاگادارە بە هەموو شتەکان ئاگادارە بە هەموو شتەکان باشە لێ لێرە دەفەرمی ئیلا لنعلەمە مەن یەتەبع تاوەکو بزانین ئیتیباعی پێغەمبەرەکە ينقلب على عقبيه زانان زۆر جوان ڕوونی دەکەنەوە دەڵێن بەڵێ خوای گەورە دەزانی چێیە کەوا ئیتیباعی پێغەمبەر کە صلی الله علیه وسلم بۆ چێشە ينقلب على عقبيه بەڵام لەسەر ئەو عیلمەی خۆی کە سابقا دەزانی چێ ئیتیباعی پێغەمبەر کە صلی الله علیه وسلم چێشە ئیتیباع ناکە و ينقلب على عقبيه لەسەر ئەو عیلمەی حساب لەگەڵ بەندەکانی ناکە لەسەر عیلمی سابقی خۆی حساب لەگەڵ بەندەکانی ناکە بەڵام لەسەر عیلمی دواتری کەوا ڕووداوەکە ڕوودەدا لەسەر ئەو عیلمەی دووەمی ئەو جا خوای گەورە حساب لەگەڵ بەندەکان کە عیلمی دووەمی لەگەڵ عیلمی یەکەمی 100% مطابقە 100% مطابق لە بۆ ڕوونکردن تشبیه نەبی دوور لە مەقامی خوای گەورە سبحانه وتعالى مامۆستایەکی زیرەکێ تەلەبەکانی خۆی دەناسی بە تەلەبەکان بێتن بە تەلەبەکان فلانە کەس ساقیتە فلانە کەس ناجح هەشتا ئیمتحانیشیان کرد بەرەوەی تەلەبەکانی خۆی دەناسی بەڵام دواتر کە فعلا اختبارەکە دەکرێت فعلا فلان ساقیت دەبێت ئەویت کە ناجح دەبێت ئیتر ئەو ساقیت و ناجحیان ناکاتە بە فعلی ئیمتحانەکەی دەکەن لە بۆ کەسە ساقیتەکە هەیە بڵێتن وەڵا ئەتوو گۆت ساقیت دەبێت ئەم ساقیت بووم نا مامۆستاکە زیرەکە دەیناسی لێ دەزانی ئەو ساقیت دەبێت دەیبا ئەو هەوڵی بدابا ساقیت نەبی هەوڵی بدابا ساقیت نەبی بەو پەڕی ئیرادەی خۆی اختباری کردێ ولله المثل الأعلى أولا علم سابقه هو علمك بۆ شف نەکردێ تاوەکو بڵێن وەڵا نەفسیەن تەئسیری لەمە کردێ لێ ئێمە ئەو کارە ئەنجام دەین یان لە بۆ نمونە لێرەدا کە باز لە تەحویلی قیبلە دەکرێ خوای گەورە دەیزانی چێ ينقلب على عقبيه بەڵام خۆ پێیانی نەفەرموو بە ئەتوو تنقلب على عقبيه ئەتوو فلانە کەس ئەتوو هەڵدەگەڕێ لەو مەسەلەی تاوەکو بڵێ وەڵا خوا فەرمووی لێ ئەمش هەڵگەڕامەوە نا خوای گەورە لە بۆ کەس کەشفی نەکردێ بەس لای خۆی دەیزانی لەسەر ئەو زانینەی سابقی خۆی حساب لەگەڵ بەندەکان ناکە پاش ئەوەی کە ڕوودەدا کە مطابقە لەگەڵ علمی سابق خۆی ئەو جا خوای گەورە سبحانه وتعالى حسابیان لەگەڵ دەکات لەسەر نەتیجەی ئەوەی کەوا ڕوویدایە کە بە اختیاری خۆیان ئەو بڕیاریاندا ئیتر مطابقیشە لەگەڵ علمی سابقی خوای گەورە سبحانه وتعالى ئیتر إلا لنعلم بەو شێوەیە هەندێک لە زانان بە شێوەیەش کەش لێشی دەن و إلا لنعلم ما يتبع الرسول فەرمی خوای گەورە دەزانی سبحانه وتعالى بەڵام لە بۆ ئەوەی کەوا ڕێز لە بۆ مقابلەکەی دابنێ لە بۆ نمونە عینی با بڵێن بە نمونە زیاتر شت ڕوون دەبیتەوە دەبین مامۆستایەک شتێک شەرح دەکا کەوا بە خوتوە لە دوای یەک دێن دەڵێ ئەو خوتوەی دەهاوێن دەی با بزانین خوتوەی داهاتوو چ دێ لە دوایوی خۆ بەخۆی دەزانی چێ بەڵام خۆی بە گەروان دەیەخی وەکە ئەنەما ئەمیش وەکوم گوت چاوەڕێمە بزاندا خۆ چ ڕوو دەدا خۆ بەخۆی دەزانی چ ڕوو دەدا ولله المثل الأعلى لەو ڕوانگەیە وەکو ڕێز لێنا لە مقابلەکە خوای گەورە خۆی بە گەریەخستە إلا لنعلم ئیتر بەو شێوەش لێک درایتەوە بە هەر حاڵ خوای گەورە علمی سابقەیە و بەڵام پاشترێش کە ئەو شتە ڕوودا مطابقە لەگەڵ علمی سابق خوای گەورە و لەگەڵ ئەوەش تێک دەکاتەوە لێرەدا من يتبع الرسول ئەوە دیار ممن ينقلب على عقبيه ئەو کەسەی کەوا ئیتیباعی پێغەمبەر صلی الله عليه وسلم ينقلب على عقبيه سبحان الله هەڵدەگەڕێت وەک گوتمان کەسانێک لە ئیمانیان لەرزۆک بوو ئەو دیعایە بە قووەتەش کەوا ئەهلی کتاب و جوولەکە و منافقین دەیان کرد تەئسیری لێ دەکرد ما ولاهم عن قبلة باش لبرسي روي لو قبلة ورجرة كبيشتري لسريبو إثر من انقلب على عقبيه هل قراوة لبو بشتوى
کەواتە لێرەدا خوای گەورە سوبحانەهو وتەعالە ئیمانی بە تەقەدم هێنایتە پێش ئەو ها تەسویری کردە بەروی عەکسەکەی بە یەنقەرب عەلا عەقیبەی لێکداتەوە کەواتە بەڕاستی کاتێکەوە دوژمنانی ئەو دینە بە مسلمانانی ملتەزم ئەوانەی دەستیان بە قورئان و بە سوننە گرتیان ناویان لێ دێنن ڕەجعی بالضەبط ئەوە ناوی خۆیانە ناوی خۆیانە لە مسلمانان دەنێن لەبەرەوەی خوای گەورە بەوانی فەرمووە ڕەجعی ئەوانن ڕەجعی ئەوانن دەگەڕێنەوە وەکو لە سوورەت الأحزاب خوای گەورە فەرمی ولا تبرجن تبرج الجاهلية الأولى کاتێکەوە فەرمان بە دایکانی ئیماندار دەکا خێزانانی پێغەمبەر صلی الله عليه وسلم خوای گەورە لیان ڕازوە هەروە بە هەموو ئیماندارانی ئافرەت دەکا بۆی کەوە بەرگ و پۆشاچی شەرعی بپۆشن بەو شێوەیە نێنە دەرێ وەکو تەبەڕوج و سفووری جاهیلیەتی پێشترێ کەواتە بەڕاستی سفوور و خۆڕوتکردنەوە جاهیلیەتی قەدیمە بەڵام حیجاب ئەو تەقەدمەیە کە خوا لە ئینسانی دەوێت ئەوەیە کەوە لائقە بە کەرامەتی و ئینسانە هەموو شتەکانی ڕاستی التزام بە دینی خوای گەورە لمن شاء منكم أن يتقدم أو التزام بدين خوای أو يتأخر گەڕانەوە ڕجوع لە بۆ کوفرە بەڕاستی لە بۆ کوفرە کەواتە ئەسڵ وایە کەوە ئیسلام تەقەدمیەتە لەبەرەوەی فعلا ئەرقا تەسەووری لە بۆ بەشەریەت دانایە کەوە هەموو بەندەکان قل يا أهل الكتاب تعالوا إلى كلمة سواء بيننا وبينكم ألا نعبد إلا الله براستي إسلام تقدمه لا فكر ولا تصور ولا عقيدة ولا همو أوشتانه لهمو أوشتانه وأمتي وسطيشة أمتي ما مناوندية لعقيدة لآداب لعبادات لأخلاق خروشت لحكمه لهمو أوشتانه ما مناوندي أو بريد تقدمه بلام أوي تريان لما شاء من يتقدم أو يتأخر أوي تريان براستي قرانوية وإن كانت لكبيرة إلا على الذين هدى الله أجرتي أو اختباره أجرتي أو تحويل قبلة شابو وإن كان لكبيرة أجرتي زحمتيش بلا سردلو درون كان بنداتيش تواب دوي ضليش لإيماني دوي قبولي بكاتن أو كبيرة وشاقة إلا لسركسانيك نبي آسانك وهدى الله خواه هدايتي عنده خوا موفقیانی کردێ طبعا هدایت خوای گەورەش وەک چەند جارێک باسمان کردێ کەسێک و بەندەیە کاتێکەوە فعلا گاو دەنێ بەرەو هدایت والذین اهتدوا زادهم هدى وآتاهم تقواهم ئەوەی کەوا ڕێگای هدایت بگریتە بەر داوا لە خوای گەورە بکە کەوا موفق بکە لە بۆ حەق خوای موفقی دەکا کەواتە ئەوانەی کەوا خوای هدایەتیاندایە لەسەر ئەوان قورس نەبوو لەبەرەوەی ئەوان بە خۆیان ڕێگای هدایەتیان گرتە بەر ئەوان بدواي حق دادقرن خواي جورج سبحانه وتعالى أو حق بيه بخشينه ولا ضليان رازان دي توا لا ضليان رازان توا كل سورة الحجرات باسي دكا كواتا أو اختباراتنا زحمته لسردلي ملام لسردلي كسيك آسانك أخواه هدايتي ده وما كان الله ليضيع إيمانكم وخواي جورج سبحانه وتعالى بهيج شيء إيمان تنضايعناك يعني تي ديار كسانك لدواي تحويل قبلة هر عینی کەسانش منافق و دووڕیان باشە ئەدی ئەوانەی کەوا هەتاکو ئێستا لە بابڵێن لەو زەمانەی بوون کەوا ڕوویان لە بەیت المەقدیس بوو لەوێن دەرێش مردن نەگەیشتنە ئەو وەختەی کەوا و ئاتان دابەزی و خوای گەورە فەرمان پێغەمبەر بکە صلی الله علیه و سلم کەوا ڕووی لە کەعبەی پیرۆز بکە ئەدی باشە ئەوان چیان لێ دێ یاخود ئەدی مسلمانان و پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەو فترەی کەوا بەس ڕوویان لە بەیت المەقدیس بووە لە دوایەوە کەوا فەرمانیان پێ دەکرێ ڕووی لە کەعبەی پیرۆز ئەدی ئەو نوێژانە چی لێ دێ وما كان الله ليضيع إيمان خواهي جورج سبحانه وتعالى كو إيمان تام بضايع دبا طبعا ليردا وكوزانيان جمهور مفسرين دفن إيمانكم زياتر ما بس لنويجا نويجا كان البروان إشكال لسن نويج دروس كربو أو نويجي كوارو لبيت المقدس كرايا باشا دي مصيري سيلي دي نويجانا ويواشا وهر مرديش لسر أو نويجانا ونجيش تحويل قبلة خواهي جور إيمان تام بضاعنا بعد نويجا كان تام بضاعنا والشيء لبلغ كان كوابراستي عمل لضمن إيمانه كواتا ورد شي بقوتي مرجئة كان كاتك وذلين إيمان بس تصديق بقلب ياخذ تنها قول ولسان عملي لقل دانية نخير عمليش لضمن إيمانه وكو اعتقاد أهل السنة والجماعة كواتسان زارك باس ما كدية نيته قول عمل إيمان ولا ضمن يقلب الكان أوي كوا خواي يقول لي نويج وبردية أصلا نويج إيمانه خواي يقول نويج كان تام بضايع نابا أوي كوا خواي جور فرماني بيكن بهر شيوك بيكن أنزام داني نوجه كتان بوش شوية أو خواي جور بضايعي ناكا وخواي جور قبولي كرديو باداش تان سرداتو
إن الله بالناس لرؤوف رحيم. بالتأكيد الله سبحانه وتعالى برامبر بخلشي وبالتايبتيش برامبر ببند صالح كاني وبند إيمان دار موحد كاني لرؤوف رحيم. لا مكسل بالتوكيد خوي يقول رؤوف رحيمة ديار رحيم ديار خوي يقول برحمة برامبر ببند كان رؤوفش هل بمعنى رحيمي ديتن بركوزانان أو زاد فرمون فرق لبين رأفة ورحمتي خوي يقول رحمة أو ديارة رؤوفيش رأفتيش أويا لزمان عرب والله أعلم دفرمي بابلين لرحيمي بقوترة واتا درزيك زياترج لرحمة هل لرؤوفي خواهي قورش سبحانه وتعالى كوا تسهيلاتي لسر بندكاني كر لأمور دينيان ودنيايان كواتا إن الله بالناس لرؤوف الرحيم رحمتي خواهي قورش أقر بين باسي بكين بهيتش كوتاي بينا أو هندا ورحمتي وسعت كل شيء رحمة خوي يقول هموش تجداقتيا وكو يقلون منانك بيغم صلى الله عليه وسلم باسي ذكرت لسند الحديث صحيح ده لو أنا دايكيك بيدا كريم دالي خوي فريب داتنا أو من دالي بتايبتك شيري داته قلت يعني والله يا رسول الله ناتواني فرمي والله خوي يقول برحمة برامبر ببندكاني لو داكي برامبر بمنداركي خوي لخوي يقول داكاني لو كسان بينك مشمول برحمتي خوي يقول سبحانه وتعالى هل وكو هدايتي داينو ثبات ما مداتي لسر أو توحيد بجينو بمرين تاوكو بروس بياتي بقرينو خزمة پروردگار وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون.